چوم معاشێکی 200,000 هەبوو بەخوای گەورە 145,000 بە ماتۆر تێگەشتی. سلێمانی یەکێک لە هاوینە قورسەکانی بەڕێ دەکات. گەرمای ئەم ساڵ بەهۆی بێئاویەوە لەو شارە دوو هێندە بووە. پلەی گەرمان نزیک دەبێتەوە لە نیوە کوڵان، بەڵام بۆریەکانی ئاو شتێکیان لێ نایەتە خوارەوە جگە لە حەسرەتی خەڵکەکە نەبێ. بەرپرسانی سلێمانی بەرپرسانی ئەو شارە ڕێک ئەڵەی لە هەسارەیەکی ترەژین بە تەواوی بێدەنگن بێمنەتن گوێنایەن بە مەعاناتی ئەو خەڵکە نەگی چارەسەرێکیان پێ نییە هەر ڕوویان نییە بێنە ناو خەڵک و وەڵامی ڕۆژنامە نووسانیش بدەنە. وەڵا چی پێڵم گرەیەکەم لەم پیاوە هیچ نەو شاریان نەکوێ بەر لە قسەی زلیاوە نەو شارە جا بەڕێزان بە تایبەتی نیوەڕوان گەرماکەی هێندە بەتینە بچیتە نێو موبەڕیدەکە شۆفیان کە نابێتەوە کە چی بەهۆی بێئاویەوە موبەڕیدەش بۆتە ئالەتێکی تەعزیبدان دیسان یان هەڵ نەکراوە یان بە بێئاوی کاری پێ دەکەن. هەواکەیەڵی لە تەنورەوەیەتە دەرەوە هەر گڕە و گەرمایە لەو لاشەوە بازار لەسەر حسابی بێئاوی و تیونەتی خەڵک لە هاوینەکە گەرمتر بووە. تانکەرچیەکان بوونەتە مەحافظ و قایمقام و مختاری گەڕک لە هەمویان زیاتر لە ناو خەڵکن بڕیاریش دەدەن ئاو بەچێ بدەن بە چەنیشی بدەن. تانکەرێک ئاو گەیشتۆتە 50,000 دینار خەڵگەیە نیەتی ئێستا وای لێ هاتووە بۆ کڕینی یەک تانکەر ئاو دەبێت قەرز بکەیت یان بەشێک لە کەلوپەلی ماڵەکەت بفرۆشیت چوزانم مۆبایلە تەلیڤزۆنە سەلاجەیە ئێمە ژیانی خەڵکی تایە خەڵک بەدەبا خەڵگەمە خەڵگەڕاوەوە بۆ ساڵی 80کان و 90کان یان ئێمە تاکەی تۆ بەدەبا ئەو بینی بە تەنکەرا بەڕێزان پندێکی ئەڵێ ماڵ لە خۆی نەبوو میوانیشی هاتە سەر بۆری ئاوی دوکان سلێمانیش بۆی کارکردنی کۆمپانیایەکەوە شکا باشەوە چاکردنەوەکەشی خراە سوی کۆمپانیاکە ئەی چیە قەرەبووی کڕینی ئاوی خەڵق بکاتەوە ئەتوان پێمان بڵێن ئازێت نەبێت جا موزایی دەچیەکان زمان درێژە دەستکورتەکانی دوێنێ ئەم ڕۆڵەی زمان لە زارتانە نەماوە کابرای سێدارە لەکوێی وەڵی کاکە وتمان لەوانەیە خۆ ببیتە سایق تەنکەر و ئاودا بەش بکەیت و بچیتە ناو خەڵکەوە و لە معاناتیان تێ بگەیت و کەچی هاتوێڵی بێئاوی خەتای خەڵکە ئەڵەی خەڵک خۆی ئاو زۆر بەکارێنێ ئەمە حل و چارە سەرەکە بوو خۆزانینیشی تۆ نییە بەڵام دوێنێژیشی تۆ نەبوو بە چەند تانکەرێک و 500 کامێراوە چویتە ناو خەڵکەوە و ئاودا بەشە کرد ئەیەسا لە کام کوناخۆ شاردۆتەوە یانەزانی خەڵکی سلێمانی باشتە ناسن بەخوا پێم وانییە بۆ شکیان بەری خۆ قبوڵی بکەن سلێمانی ئەم دۆخە شتەیە پەڕێنێ بەڵام هەرگیز ئەم هاوینە لە یاد ناکە ڕێک بە جوانی لە ناو دوو نانا بۆتانە لەگرن بەڕاستی بێئاوی سلێمانیتان باش